ماوەی چەند هەفتەیەکە گۆڕانکاری لە نرخی دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی لە نێو بازاڕەکانی عێراقدا بەدی دەکرێت. ئەمەش جۆرێک لە شڵەژانی لە نێو بازاردا دروست کردو. دیارە لە حکوومەت و لە کابینەی پێشتری یاخود کە بە سەرۆکایەتی مستەفا کازمی بوو لەژێر فشاری شەقامدا حکوومەت هەڵوەشێنرایەوە. یەکێک لە مەرجەکانی شەقام ئەوە بوو کە بەهای دۆلار دابەزێت بەرامبەر بە دیناری عێراقی. لەم حکوومەتەدا دیارەیەکێک لە ئەجندای پێکهێنانی حکوومەتەکە ئەوە بوو کە کار بکرێت بۆ دابەزینی بەهای دۆلار. بەڵام ئەوەی کە بیندرا تا ئێستا و لە ماوەی ئەم چەند هەفتەیەدا پێچەوانی خواستی حکوومەتەکە و هەروە پێچەوانی داوای شەقامی عێراقی بوو. جۆرێک لە بەرزبوونەوەی دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی دەبیندرێت. ئەمەش جۆرێک لە شڵەژان و لە ئارامەیەکی بە بازار پێوە دیارە چ ئەو کەسانی کە مامەڵی ڕۆژانیان بە دۆلارە و هەروە ئەوانی کە کڕین و فرۆشتن و مڵکدارەتی دەکردن لە نێو بازاڕەکاندا ئەو کەسانی کە ڕۆژانە مامەڵەکانیان بەم بابەتەیە ناڕازین لە بابەتە و بڕیارەکە. دیارە لە ئێستادا لە نوێترین ڕاگەاندن و بڕیاردا ئەوەی کە تا ئێستا هەیە نرخی 100 دۆلاری ئەمریکی بەرامبرە بە 154,600 دیناری عێراقی. لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد عەلی ئەو شارەزایەکی ئابووری ڕاستەخۆ لە هەولێر ڕۆمیانمان دەبێت گفتوگەی زیاتر دەکەین. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئەم گۆڕانکاریەی کە بەرامبەر دینار و دۆلار دەبیندرێت هۆکارەکەی بۆچی دەکڕێتەوە بە دیاریکراوی تاکەیش بەردەوام دەبێت؟ لە بەڕێزت و سلااو لە بینەر و بیسەرانی خۆشەویستی کورتسات لەو ئەوشدا پێم خۆشە سلااو ڕێزی خۆم و جژنە پیرۆزە لە خوشکۆبرایانی مەسیحی لە گشت جیهان بە تایبەتی لە هەولێر و لە هەرێمی کوردستان بکەم. بەڵێ وەک جەناب داماژەیەکت بەوەی کرد کە ئەو هەڵسانەی لە نرخ و دابەزینەی لە نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی لە چدایە ئەو بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە. هۆکارەکەم بەگشتی دەگەڕێتەوە لایەنی سیاسی سیاسەتی دەوڵەتی عێراقی کە ئێستا لە ڕێگای بەڕێز سوودانیەوە بەڕێوە دەچی ویستی چەند هەنگاوێک بەرەو باشکردن و خۆشگوزارانی بۆ خەڵکەکە بگەڕێنیتەوە. بەڵام دیارەوە گەڕاوە بەوەی هەستا لە ڕێگای سوعودیەوە چەند گرێبەستێکی لەگەر وڵاتی چین واژۆ کرد. ئەوەش بووە ینی USA کە ئەمریکایە کە ئەو حاکمی مطلقی عێراقە بەو هۆیەوەدا ئەو پارەی کە پێشتر دەگەڕاوە بۆ عێراق لە فرۆشتنی نەوت ئێستا لە باقی فیدرالی و خەزینەی وەزارەتی خەزینەی ئەمریکی ئەو دینارە و ئەو دۆلارە ببوورە ئەو دۆلارە بێت شێک لە شێوەکان نێزیچیەوە مانگێکە بۆ عێراق ناگەڕێنرێتەوە کە پارەی خۆیتی پارەی فرۆشتنی نێوتەکەیە کە ساڵی 2023 بە بڕیارێکی و بە واژۆکردنی ئەو ڕێزانێکە لە حکومداری عێراق بوون ڕێگەیان بە ئەمریکادا لەوێندە سندوقێک بە ناوی سندوقی پێشخستنی عێراق تەنمیە و عێراق لەوێندەر ئەو سندوقەدا بمەزرێ هۆیەکەی بۆ ئەوەی بتێن ئەمریکا بتانی کۆنتترۆلی ئابووری عێراق بکە. ئەو یەک لە مەرجەکانی بودوش بۆ ئەوەی کە لە 105 قەرزەکانی لە 105 ڕێژەی فرۆشتنی نەوت بە قەرزەکانی کوێت بدێتەوە. خۆشبەختانەوە کەیفمان بۆی هات بکە و قەرزانەمان لەسەر نماوە. ئەو قەرزانە هەموو درراوە کە بەرامبەر کوێت بووەوە لە 2023ەوە ساکۆ 19 ساڵە ئەو ملەتە ئەو پارەی بۆ لەو نەهامەتی و نەبوونیە پارەی بۆ کوێت گەڕاندەوە. بەڵام ئێستا لەبەرەوەی ئەو دەسەڵات لە دەست ئەمریکای نەما ناتوانێتم لێ ئەو سندوقە بەردەوام دەبێت هەستای بە چەند ڕێکاری نوێ ئەویش بەدەست بە سەرداگەتن بەسەرەوە پارەی کتا نەگەڕێتەوە عێراق تا عێراق نەتانی ئەو گریوەستانێک کە لەگەر سینی کردیە کە واژووی کردیە پێشی بێخی بە تایبەتی نەهێشتنی بەگرخستنەوە و ڕێخستنەوەی ئەو شەقامی کە پێدێنێت شەقامی حەریر لە سین ڕابەر ئەوروپا دەبەستێتەوە کەواتە زیاتر بەرزبوونەوەکە ئابووری نیە سیاسیە. باشە چاوەڕێ دەکرێت ئەم کاریگەریە سیاست تاکی بەنێو بازاڕی عێراق و بەدی بکرێت بە دیاریکایی لەسەر پرسی دۆلار و دینار بە ساڵی داهاتوش بەردەوام دەبێت؟ ئەوێ بەڵێ بەردەوام دەبێت. بەڵێ تا ئەو سیاسەتە نوێی کە لە دوای شەڕی ئۆکرانیا و مەشغوڵکردنی وڵاتانی ئەوروپا بە شەڕی ئۆکرانیا و رووسیا داڕشتنەوەکی تازە و نوێ هەیە بۆ ئابووری جیهان لەلایەن ئەمریکا و هاوپایمانانی بە تایبەتی لەگەر
وڵاتی بەریتانیا و دوێنێش دیار بوو دیسان کۆنگرس دەسەڵاتی بە ئەمریکادا بۆ دووبارە پاراستنی بەرژەوەندیەکانی خۆیان لە عێراق و بە تایبەتی بەرامبەر ئەوەی کە ئێستا ئەو جۆلە ئابوووریە و ئەو هەموو کۆنتراکت ئەو هەموو گرێبەستانێک کە لە بینی عێراق و چین دەکرێتن یان لە ڕۆک لە ڕۆکاندا کرانەوەی ئابووری ناوچەکە لەسەر ئابووری چین وای کرد ئەمریکا بەخۆ بێتەوە و وەک ئەوەی کارەبای پێکەتیبی بە هەموو هێز و کتێژمەکە دەگەڕێتەوە ناوچەکە بەهۆی زیاتر ئەوەی لە دەستیدای پێشتر کۆنتترۆل بکاتەوە بە تایبەتی سعودی و عێراقە. بەڵێ بەڵێ ئەچکە جناب پرسیت بەردەوام دەبێت بەڵێ بەردەوام دەبێت هێستش بەڕێز سوودانی ڕۆژانە لە پارەی یەدەجی عێراق لە باقەکان پارە دەردێنی دەفرۆشتەوە لە بەرەوەی وەک باسم کرد دۆلار بە هیچ شێوەک لە شێوەکان لە ئەمریکا بۆ عێراق ناگەڕێتەوە کە پارەی فرۆشتنی نەوتی خۆیتی ئەگەر ئەو کاری نەکە ئێستا دۆلار بە 200,000 ئەوە لە کاتێکدا لە کاتی دووەمدا ئەو 154,000 ئێستا دەیبینین ئەگەر ئابووری ناسان دەستیان لەسەر ئابووری عێراقدا هەبی و ئەوان بڕیاری ئابووری عێراق بدەن حەقی $100 75,000 کەواتە ئەو زوڵمای لە خەڵکی ئێستا لە عێراق دەکرێتن بە گشتی و بەتایبەتی کوردستانیش 100 زیاتر نرخی دۆلار لە بازارەکانە بەڵام هەو دەدرێ بکرێتە 200 واتە زیاتر دەبێت لە 2023 بڵێ بڵێ تا چەند دکتۆر بەپی پێشبینیەکان و ئەم هەڵسەنگانانی کە لە سەرتاوە لە ئێستاوە دەکرێت بۆ بەرزبوونەوەی نرخی دۆلارە ینی تا چەند دەڕوات بەرزبوونەوەکە دەگاتە چەند خاتون ئەمریکا بڕیاردرا دەیگەین تێچەند ئێستا ئەمریکا بڕیاری دا نانێریتەوە ئەمە یەدەکمانەیە 80 میلیاردمانەیە ئەو یەدەکە تەواوی دەگەڕێتە سەر لەوانە 200,000 و ئەگەر بکەینە ناوخواخواانەکە ئینشاڵە کە زەوەی پێخۆشە بکەینە ناو جەنگەکی ناوخۆی کە ئاماژەی پێدەکرێت ئێستا لەوانە تا ملیۆنە چش بڕوە باشە ینی چاوەڕێ دەکرێت ئەو بارودۆخە ئابووری و دارایی کە لە ئێراندا هەیە و بەهای پارەی ئێرانی بۆ ئاستە زۆرە دابەزیوە لە عێراقیشدا هەمان شت ڕوو بداتەوە بێگومان ئێستا ئێران بەخۆی بەشێکە لە قەیرانەکە لە عێراق ئەمریکا کە دەرێ دەستی بەسەر پارەی عێراقدا گوتووە دەرێتەوە مانگانە لە باقی مرکزی 150 تا 200 میلیۆن دلار بۆ ئیران دەچێت من بۆی ئەو پارێتان پێدا نادەمەوە ئێران بەشێکە لە معادلە اقتصادەکەی کە ئەمریکا سزایەک لە عێراقی پێداوە و بەڵام منەوەی دەبینم هەر هەمانیش بوو بەڕێز عادل عەبدولمەهدی لەسەر هەمان گرێبەست بوو کە لەسەر سین بڕیاریدا و چەند واژوەکی کرد بە نزیکی 500 میلیارد دلار چی بوو ئەمریکا لەسەر کارەکەی لایدا و خەڵکانێکی دیکەی هینە بە شۆڕشی تشرین و کە ئێستا دەرەنجامەکەی سوودانیا هاتیتەوە سەر هەمان ڕێچکەوی و دەڵێ من گرێبەست لەگەر چین دەکەم و ئابووری خۆم تا ڕێژێک لە ڕێژەکان تەسلیم بە چین دەکەم ئەوە دەمینێتەوە ئەوەی لەمە دوا ڕوودەداچیە عێراق پاشەکەس دەبیتەوە لەگەر ئەو گرێبەستانێکە لەگەر چین دەکە ئایا ئەمریکا بۆ سیستەمەی کە ئێستا داینەوە لە کڕینی فرۆشتنی دۆلار و کۆنتترۆلکردنی فرۆشتنی دۆلاری عێراقی لە بازارەکان و لە بانقەکان لە ئەمریکا کۆنتترۆل بکە کە ئەو ئاماژەی پێدەکە لە خلال 45 ڕۆژ تەواو دەبیتن ئەو کاتی ژەگەرەوە بکرێتن دەگەڕێتەوە سەردۆخەکەی خۆی 145 بەڵام ئەو عینادێکی سەر عێراقەیە ئەو سەرکێشێش کە ئەمریکا بەرامبەر عێراق دەکاتن من پێم وایە ئەگەر وا بەردەوامبی با لێرە برێن ئەگەر وا بەردەوامبی بەڵێ ڕۆژانە نرخی دۆلار بەرامبەر دینار عێراقی بەرز دەبێتەوە و دیناری عێراقی لە شکستدا دەبێت کەواتە ئەمەی کە جەناب باسی لێو دەکەی وەکو سزادانێک وەکو حەسارێکە ئەمریکا لە بەرامبەر عێراقدا پێڕەوی دەکات چارەسەری ئەم ڕەوشە چی دەبێت لە کاتێکا هەژمۆنی ئێران زۆر لەنێو خۆی لە نێو سیاست و ئابووری عێراقدا بەدی دەکرێت هەژمۆنی ئێرانیش ئەمریکاش بە هەمان شێوە باسی چینی شکر کە لێسادا چین لە هەوڵی پەلکێشی و فراوانخوازیدا بۆ تەنانەت وڵاتای ڕۆژهەڵاتی ناوەڕاستی چارەسەری ئەم ڕەوشە چۆن دەکرێت بۆ ئاسایی بوونەوەی بەهای دینار بەرامبەر بە دۆلار هێوی غایتا ئێستا ئەمریکا دەیوت من مامەلە لەگەر دەسەڵاتی عێراقی دەکەم بەڵام ئەو
بۆ دوایدا ئەو شێوازەی گۆڕەوە دەرێ من مامەلە لەگەر بەرژەوەندەکانی ملەتی عێراق دەکەم کەواتە ئەو لە لای خۆی بڕیاریدایە ئەوانە کریس لە عێراقن لە سیاسەتی عێراقن و سیاست مەداری عێراق و دەسەڵاتدارانی عێراقن لە لایویەوە زۆر گرنگ نەمایە وا پێشان دەدا ئەمریکا کە ئەو بۆ دەگەڕێتەوە لەوە پاش بەرژەوەندیەکانی خۆی لە ئەمریکا لەگەر هاوڵاتیانی عێراقی دەمەز بکاتەوە و سول لێکتری وەگرن نەک لەوەک تا ئێستا کە چەندی ساڵە بە قسەی ئەو کە دەرێ من عێراقم ئازاد کردیە وەڵە وێرانی کرێتی ئازادی نەکردیە وەخۆ یەک سەدام حوسێنە بۆ ڕۆژ ئێستا ڕۆژانە سەدام حوسێن لە عێراق دروستەوی ئەو بەناوی خۆی دەڵێ من کەوتومە دۆخێک لە جیهان لەگە هەرچە وڵاتێکدا دەنیشم لە کام کۆنگرەدا دەنیشم پێ لە ڕووی دەدەنم دەرێ عێراق جوانێت بزان چ لە عێراق کردێ ئەمریکا ئێستا هەوڵ دەراتن بۆ چارەسەرکردنی ئەو شەرمەزارێکە لە جیهان هەیتی بەرامبەر بە خەڵکی عێراق و شایب عێراق و هاوڵاتانی عێراق و مێژووی عێراق و هەموو شتەکانی عێراقی کرد و عێراقی تەسلیم بە وڵاتانی دراوسەی کرد و بۆ ئەوەی زیاتر لە 2023 ئەو کە هات بۆ مانایە هات کە ئەو سەدام حوسێنی سزا دەدا بەڵام لە 2023ەوە ملەتی عێراق تێگەشتن کە ئەمریکا هاتی هاوڵاتی زیاتر سزاداوە و هاوڵاتی تەسلیم بە چەند سەد گەندەلکارێک کردیە ئەو ڕۆژانە جێبیستیەوە دەبین بە $1 ملیار نەک ملیاردینا بە $1 ملیار لە عێراقدا دەزرێ و دەخرێتە سەر حیسابی وڵاتانی دراوسێ و لەو مەبلەغانەش دامی تیرۆر دەکرێت و دامی سەوسانەوەی خەڵک دەکرێتە بە هەموو شێک لە شێوەکان ئەمریکا و بەریتانیا ئێستاویان پێقبول نیە بە شێوازێکی نوێ بە زلکێکی نوێ بە سیاسەتێکی نوێ هەوڵ دەرن بگەڕنەوە عێراق هاوڵاتیەکانی بۆ شێوەی بن کە لەو پاش لە ئەمریکیەکان ڕازی بن نەک جوێن باران و دووبارانیاکەن. باش دکتۆر ینی لە پێشتر ینی لە سەروبەندی هەڵبژاردن و خۆپیشاندانەکانی کە لە عێراقدا ڕوویدا چاوەڕێی دەکرا کە چارچەوەی هەماهەنگی ئەگەر بتوانن حکومت پێک بهێنن کە لە ئێستاشدا حکومەتیان پێکهێنا سەرۆکی بانکی ناوەندی عێراقی کە لە کوتلەی سەدریەکانە ڕەنگە لە داهاتوودا دەست لە کار بکێشێتەوە بتوانرێت بەهای دۆلار بەرامبەر بە دینار کەم بکرێتەوە بەڵام تا ئێستا ئەمە بەدی نەکراوە سەرۆکی بانکی ناوەندی کاریگەری یاخود بەدەست لە کارکێشان و مانەوەی ئەو لەو پۆستەیە کاریگەری لەسەر بەها و نرخی دۆلار و دینار دەبێ نەخێر سوورەکەش کەدانرا لەلایەن ئەمریکای دانرایە و تا ئێستاش باقی مرکزی عێراقی لەژێر کۆنتترۆلی ئەمریکادا بووە هیچ شتێک لە باقی مرکزی عێراقی نەکراوە $1 لە باقی مرکزی عێراقی سرف نەکراوە بەبێ ئاگاداری سەفارەی ئەمریکی و باقی فیدرالی ئەمریکی و خەزینەی ئەمریکی بەڵام بە ئێستا ئەو پارێکە کەڕۆی کە خرج کرا ئەو گەندەڵی هەموو تێکرا هەموو بە عین و بەزانینی لایەک لە لایەکانی ئەمریکا بووە بەڵام ئێستاکە بە خراپە بە سەرێنداشکاتەوە دەیانوێت کۆنتترۆل بکەنەوە بۆ شێوازەی کە ئەوان سوودی لێوەگرن و جارێک کە دووبارە هاوڵاتیانی عێراقی سوودی لێوەگرن دەک چەند سیاست مەدارێکی گەندەلکار کە لە عێراقدا نیشتێ بە $1 دەدزی و بێلەوەش دەیخوا و دەیدەزی بێرەوە دووبارە لە دژی ئەمریکا و بەریتانی هاوپەیمانانی بێکاری دێنیتەوە ئەوان سیاسەتە چنویان دانایەوە کە بە سیستەمە چی نوێ بە سیستەمکردنی کڕین و فرۆشتنی دۆلار بۆ شێوازێک کە دەکرێت بە بانگشتی بە زیادکردن ئەوەش تاکە وڵاتە لە هەموو دنیا ڕۆژانە دۆلار بە مزایدە بفرۆشی عێراق لە بەرەوە شێوازەکی زۆر کۆنا شێوازەکی زۆر سەقەتە بە ڕۆژانە 75 حتا $80 ملیۆن ملەتی عێراق زەرێر دەکات لە دووشت هەروواگەداری جەنابتان یەکیان لە کڕین و فرۆشتنی عملەی کڕینەوە و فرۆشتنەوەی دۆلار و دراوەکانی دیکە جیانە دومیشیان ڕۆژانە لە بینیە و دوو مەبلەغی غازی عێراق لە دەرهێنانی نەوت ئاگر تێبەردەدرێ ساڵانش بای $6-7 ملیار لە وڵاتانی دراوسێ دەکرێت خەڵکەکە هەموو ئەو تێگیش ئەو گەندەڵکانی بە سیستەم کرای ئێستا وڵاتێک بە پەرلەمانەوە بە مەجلیس وزەراوە بە هەموو دەستەکانیەوە کا لە سەرگەندەڵکردن و وێرانکردنی وڵاتەکە دەکەن ئەوە ئێستا حالیان لەلایەنی وڵاتانی دیسان دەرێنەوە ئەمریکا و بەریتانیا قبوونیە پاش سەری ساڵی دادێ بە سیستەمە چنوێ دەگەڕێنەوە. باشە دکتۆر کاریگەری ئەم ڕەوشە و جنابە باس لەو کردکە بۆ ساڵی 2023 بەردەوام دەبێت و ڕەنگە زیاتریش بەرز بێتەوە بەهای دۆلار. کاریگەری لەسەر بازار چیە بێ لە عێراقا ئەو کەسانی کە مامەڵی ڕۆژانەیان
کڕین و فرۆشتنە مۆڵکداریە تەنانەت مامەڵەکانیان بە دۆلارە ئەوانەی کە کڕین و فرۆشتنی دۆلار دەکەن چ کاریگەریەک بەگشتی لەسەر بازاری عێراق و هەرێمی کوردستان دروست دەکات؟ من پێم وایە ئەوان لەسەر قازانجی خۆیانە چونکە لەبەرەوەی پارێکی هێنا بە دۆلارە کڕین و فرۆشتنی پێکرێت ئەوان زەرەریان نابی بەڵام ئەوانەی کە شت بە دۆلار دەکڕن دەینن بە دینار دەفرۆشتنەوە لە ناو بازارەکان ئەوان زەرمەند دەبن بەرەوەی ئەو ڕۆگە بازرگانەکان ئەگەر شتێکی کڕیبی بە دۆلارێک ئەو کە بە 1400 دینار بووە ئێستا فرۆشتیتەوە بە 1500 دی بە 1500ەکە بیکڕیتەوە ینی بۆ نمونە دەلین لە هەموو شتەکان بەو شێوە بازرگان زەرمەند دەبی بەڵام بۆرسەکان نەخێ زەرمەندا من بڵکم قازانجیش دەکەن بەرەوەیوان لە یاریەکە تێدەگەن ئەگەر لە کڕین و فرۆشتنەکە لە مزارەباتانە ڕۆژانە قازانج دەکەن و بە تایبەتیش هەل لە هەستانە لە دابەزین نییە ئەو لە لایەکەوە لە لای دووەمە دیسان دووبارە دەکەم وم درم ئەگەر ڕەوشەکە وا بەردەوام بێ بەڵێ ڕۆژانە دیناری عراقی دەشتێ ئەوەش دەگرێتەوە سەر وی من پێم وایە داوە لەو ژوانە داوە لە بەڕێز سوودانی دەکرێت دەستەکار بچێشتەوە تا ئەو پرۆژانەی کە لەگەر چین واژوی کولیە پێم وایە ئەگەر ئەو پاشەکەس بێتەوە ئەوە بەڵام ناتوانین پاشەکەس بێتەوە لەبەر ئەویش بەشێکە لەو محوەڕەی کە لە جیهان پەیدا بووە ئەو هەمومان گومانمان لەوەی نییە کە ئەو کەسێکە ئەگەر بە بڕیاری ئیرانیش دانەندرابی بە ڕەزامەندی ئیران دانرابی ئیرانیش بەشێک لە محوەڕی سین و رووسیا و وڵاتانی کە ئێستا بەرامبەر بە ئەمریکا و بەریتانیا بە هێزی دووەم خۆیان دادەڕێژنەوە من پێم وانە سوودانی بتانی وە بە ئاساندی دەستەبەریەوە پرۆژەیەبی بەڵام ئەمریکاش لە داواکارەکانی خۆی پاشەکەس نابێتەوە پێم وایە ئەگەر نەگەنە حەلێک بەڵێ بەردەوام زیاد دەکات. دکتۆر ئەم دیارە ئەم گرێبەستانی کە جنابە باسی لێو دەکەی لە ڕابردوشدا گرێبەستێکی لەو جۆرە ئەگەری ڕێکەوتن هەبوو لەگەڵ وڵاتی چیندا ڕەنگە محەممەد شیع سوودانی سەتاواکەری ئەو بۆند و گرێبەستانە بێت کە لە ڕابردووە بڕیار بۆ بکرێت ینی پێشببینی دەکرێت بەڵێ من باسم کرد عادل عەبدولمەهدی و پرۆژانەی کە واژوو کرد خەڵکی بەڵێ چەند سەفارەتێک لە عێراق پژێری ئەو خۆ پێشەندەرانی تشرینیان کرد عادل عەبدولمەهدییان لەسەر کورسی هینا خوارێ لە ماوەی 1 ساڵدا ئەو کاتیش دەمازانی کە چۆن یاریەکە دەکرێتن هەر هەمان دیسان دڵێن هەر هەمان پێشنیار و هەر هەمان کارەکە دووبارە بە تاقیکردنەوە لەسەر هاوڵاتیانی عێراق و ملەتی عێراق و ئێمەش کە بەشێکین تیادا دیسان بە شێوەک لە شێوەکان شەڕی وەکالە لە عێراق بەڕێوە دەچی لە بینی ئەو جارە جاران لە بینی ئیران و ئەمریکا بوو ئەزار لە بینی ئیران و سینیش هاتە نامەوزوعەکە بێگومان ئەو پسولێ و ئەو خەرجیە و ئەوەش خەڵکی عێراق و نەوتی عێراق ئەماکەمە دوا پرسیار ئەماکەمە دوا پرسیار دکتۆر ئەو پارە دزراوانەی کە لە ڕابردووە ماوەی چەند مانگێکم کابینەکەی محەممەد شیع سوودانی بە سەرۆکایەتی خۆی باسی لێەوە کرا کە بڕێکی زۆر پارە لە وەزارەتەکان و کە حکوومەتەکەیە دزراوە لێستادا هەوڵی گەڕاندنەوەی دەدرێت بەشێکی گەڕنراوەتەوە ئەو بارە دزراوانی کە باسی لێەوە دەکرێت کاریگەری لەسەر وەکو جۆرێک لە جۆرەکان و هۆکارەکان کاریگەری لەسەر بەرزبوونەوەی بەهای دۆلار هەبووە نەخێرەوە نەدزراوە بردراوە و بە خلال نێزیی وەبزانام نۆماک ئەو پارە بردراوە وشەی دزیاری شتێکە وشەی بردراوە شتێکە ئەوە بردراوە تەسیم بە وڵاتانی دراوسێکرایە بۆ سەرخستنی شکستی ئابوووریەکانیان بەڵام کە کەشف بوو بەڵام کە ئەو بەڕێزەی پێشتر کازمی ڕئیس وزەرا بوو کە ڕۆی بۆ خۆی ئەو ڕقانەی کەشف کرد لەوەی لە پاش خۆی هیچ شتێک نەمینێتەوە هەموو شتێکی کەشفکە و هەموو شتێکی بگەڕێنێتەوە بە نۆبانک بە نۆمانگە و پارێ بە تسلسل بدرا بوو دەورینە بۆ ئەو ناژبی ڕۆژانەش بە ملیارە $100 و لە عێراقدا دەزرێ پژگیری وڵاتانی محوەری شەڕ و محوەری ڕاو دەکرێت. بەڵێ بەڕێز دکتۆر محەممەد عەلی شارزای بووری زۆر سوپاس بۆ ئامادەبوونت دکتۆر ماندوو نەبی.